هەواڵەکە گرنگە بە تایبەت بۆ هەرێمی کوردستانی چونکە زۆربەی کات بازرگانان و بازاڕی ئێمە کاڵاکان بە دۆلارە کڕی ئەمە ڕاستەوخۆ کاریگەریە کات سەر بەرزبوونەوەی نرخەکان واتە کاریگەریە بێت لەسەر هەر یەکێک لە ئێمە لەسەرم بابەتە میوانداری دکتۆر ڕامیار وەڵزیمان کردووە کە پسپۆری ژمێریاری و داراییە لێرە میوانە بێت بزانین هۆکاری چییە دینار بەو جۆرە بەرامبەر بە دۆلار دابەزیوە کە پێشتر بەو جۆرە نەبووە تا ئێستا. دکتۆر ڕامیار بەخێر هاتی. زۆر سپاس. دکتۆر دیناری عێراقی لە ساڵی 1932 هەر دینارێک بەرامبەر 4 دلار و 86 سنت بووە. بەڵام تا گەیشتینەوە ڕۆژەی کە ئێستا ئەوەندە بەرز بۆ 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 151 ئەم هۆکارەی چییە لەگەڵەوەی کاڵێ خستنە ڕووی دۆلار زۆرە ئایا هۆکاری دیکە هەیە؟ زۆر سپاس بینەران باش لەگەڵ ئەو سەرماوسۆڵی کە ئێستا هاتیە بەڵام دایم وایە کە گۆڕانکاریەکانی اقتصادی عێراقی گەرموگری دروست دەکات لە بازاردا. خۆی دراو بە یەکێک لە گرنگترین ئەمراضە داراییەکان دادەندرێت بۆی کە ئابووری وڵاتی لەسەر بنیاد بنرێت. دراو بە شێوەیەکی ڕاستەوخۆیان نەڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر بژانەوە یان داشکانەوەی اقتصادی هەر وڵاتێک. بەهۆی ناسەقامگیری لە اقتصادی عێراقی بەهۆی سەیطرەنەکردنی بانقی مرکزی لەگەڵ بازار چ بە شێوازی حەوالات بە شێوازی خستنە ڕوو و تەڵەب لەسەر دۆلار هەموو دراوەکانی کە ناتوانێت سەیطرە بکە هاوسەنجیەک سەیطرە بکە لەسەر هاوسەنگکردنی نێوان دینار و دۆلار لە بازار. باشە بۆچی ناتوانێت دکتۆر لە کاتێکا کە وترە بانکی مرکزی لە هەموو وڵاتێکدا سیاسەتی خۆی هەیە بۆ ڕێخستنەوەی بازار؟ خۆی ڕاستە بەڵام شێوازمان هەیە لە بۆ تەداخلاتی بانقی مرکزی لەو بۆ ئیستقرارکردنی سعری دراوی وڵاتەکە. ئەمە دوو شێوازمان هەیە بۆ ئەوەی کە بانقی مرکزی بتوانێت نرخی دراوی نیشتیمانەکەی هاوسەنگ بکە. شێوازی گۆڕینەوەی جێگیر و شێوازی گۆڕینەوەی گۆڕاوەوەی کە ثابت نییە یان جێگیر نییە. ئەو شێوازی عێراق پێڕەوی دەکات بریتێ لە شێوازی جێگیر. ئەو وڵاتانەی کە تازە پێشکەوتون ئەو وڵاتانەی کە تازە دێنە ناو اقتصاد و ئەو وڵاتانەی کە نەوتین زیاتر ئەو وڵاتانە سیستەمی جێگیر پێڕەو دەکەن بەوەی کە بە پێی تەڵەبی بازار دۆلار دێخنە بازار و بە پێی تەڵەبی مەسروفاتی خەرجەکانی حکومەت. خۆی ئێستا لە ئێستادا نەهاوسەنجێکی تەواو هەیە لە خستنە ڕووی دۆلار لەگەڵ ئەو تەڵەبەی کە لەسەر دۆلار هەیە. دەبینین ئێستا حەوالات زۆر بووە. حکومەتی عێراق لە پلانیدایە موازنەیەکی بە قەبارەیەکی زۆر گەورە ئێستا بێنێتە پەرلەمان. ئەوانە وا دەکا کە وەعی خەڵک وەعی تاجر وەعی ئەوانەی کە ئیش دەکەن لەسەر دۆلار گۆڕینەوە زیاتر لە کۆتایی ڕۆژەکە پارەکانیان بکەنەوە دۆلار واتە زیاتر تەڵەب لەسەر دۆلارە نەک لەسەرەوەی دینار. لۆیە هەر تەداخولێک یان هەر زیادکردنێک کە دێختە بازار تەڵەبی زیاتر دەبیتن چەند خستنە ڕوو زیاتر دەبی تەڵەب زیاتر دەبی ئەوەش ئەو ناوسنجێوا دەکات چ بکرێت دیناردا بەزێ نرخی دۆلار. باشە ئەم ناهاوسەنگیە پێچێ درێژە بکێشێ بگاتە 160,000 حسب تەڵەبی خەڵک حسب قەراراتی بانقی مرکزی. ئێستا بانقی مرکزی لەگەڵەوەی کە احتیاطاتی زیاد بووە چەند دۆلار دێ دەتوانانی ئەوەندە پارە بێختە بازار. ناهاوسەنگێک هەیە لە عەرزی بازار ناتوانانی خێنەوەی لۆ بکەین ئێمە وەکو اقتصادی وەکو خەبیری باشە چ کاریگەریەکێ بێم ناهاوسەنگیانی چی دروست دەکات لە داهاتووی اقتصادی عێراقا؟ ئەو ناوسەنجێوا دەکات کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر عالەمیەن وایە نرخی دۆلار بەرزە بە شێوەیە کە 103 دۆلار لە ژێر سەیطرەی بانقی مرکزی ئەمریکادایە. یعنی چێشەکە تەنیا چێشەکە لە بانقی مرکزی عێراقی نییە چێشەکە لە عالەمیە لەسەر مۆزوعی اقتصاد و ناوسەنجی دۆلار و نرخی دراو چونکە ماموو پێوەرەکان لە پاش عقدی بریتن وودس هەموو مامەڵەکانمان بەرامبەر بە دۆلاردا ڕێک دەخەین. ئەمە دۆلار قیاسیەوەی دەکەین نرخی دراومان بەرزیان نسبە دراوی نیشتیمانی. لۆیە 103 سەیطرەی دۆلار لە ژێر دەسەڵاتی بانقی مرکزی ئەمریکایدا 197 دیار نییە لە بازار نییە. لۆی ئەمریکاش ناتوانین نرخی دۆلار بەرزکایان نزم کاتەوە. ئێستا دەبینین بە شێوەیەکە کە پەیوەندیکی ڕاستەوخۆ هەیە کە نرخی دۆلار بەرزە کە دەبین نرخی دۆلار لە عالەمیان بەرزە ئێمە کە پێویستمان بە حەوالات بوو دیسا بە بەرزی دەڕوە. لۆیە
يعني جگە لەوەی کە بانقی مرکزی خۆمان ناوسەنجی هەیە لە عەرزی دۆلار لە ڕۆژانە دەبینی مەسەلەن لە مانگی 11 کە نرخی دۆلار جێگیر بوو نزیکی تا 167 ملیۆن دلاری خستە بازار بەڵام ئەوڕۆ دەبینی 138 خستە 138 ملیۆن دلاری خستە بازار لێە لەگەڵ تەڵەبی خەڵک کە تەڵەبی زیاد دەبی مەفروضە بانقی مرکزی زیاتر دلار بێختە بازار لەگەڵ ئەوەی کە مەسەلەن پلانەکانی بانقی مرکزیدا جێبەجێ دەبن لە پێدانی ئەنواعی قرز و سەلف کە دێختە بازار لەگەڵ بانقەکانی کە لەگەڵ معتەرەفن و پارەیان دەدرێت لایەن بانقی مرکزیەوە دەبی نرخی دەبی پارە زیاتر بێختە بازار لۆ چکە ئەو پارەیە و حساب دەکەی 180 لە بۆ نۆتی دەبتەوە دلار کە تو قەرزی زیاتر در پارەی دیناری عراقی زیاتر لە بازار دەبی کە پارەی دیناری عراقی زیاتر دەبی ناوسنگ دروست دەبی کە دەبتەوەی کەمی دلار بەڵام ئەوەی کە کاریگەری دروست دەکات بە تایبەت ئەگەر ئێستا بودجەی حکوومەتی عراقی تا 2-3 مانگی کە بخانێت پێچێت ئەم دۆخە هەر ئاو بەنە هاوسەنگی بمێنێتەوە ناتێگەیشتێکەیە کە بریتە لەوەی ئەمە پێمان وایە چەند نەوت نرخی بەرز ببتەوە ئەوەندا اقتصادی وڵاتەکەی لە ڕووی نرخی دراو بەرز دەبتەوە ئەو پەیوەندیەکی ناڕاستەوخۆ هەیە لەو بابەتەی پێشکەوتنی وڵات و بژانەوەی وڵات پەیوەندی نییە بە نرخی دراوی نیشتیمانی بۆ نمونە وڵاتی چۆکی سین وەردەگرین کە دەبینین وڵاتەکە لە هەموو جۆرەکانی پێشکەوتنی تەکنۆلۆژیا لە قیمەیە بەڵام نرخی وانی سینی بەردەوام لە دابەزینە کە کێشێکی زۆر گەورەی هەیە لەگەڵ ئەمریکا کە بەردەوام ئەمریکا زەختی دەکات لۆی کە سعیوان بەرز کاتۆ لە بەرامبەر دۆلار لۆی کە ئەوەندە هەناردەی زیاتر نەبێتن لەوەی کە ئێستا هەیە وڵاتی چۆکی ئوردن وەردەگرین کە اقتصادێکی زۆر قەوی نیە بەڵام دەبین نرخی دیناری ئوردنی زۆر بەرزە لێ ئەو ناتێگەیشتنێکی اقتصادیانەیە بۆی کە بڵین بژانەوەی وڵات و زیاتر تەتەوری وڵات کە بریتە لەوەی کە نرخی دراوەکەمان بەرز بێن نەخێر ئەو شێوەیە نییە لێە ئێمە ئەگەر بکرێتن بتوانین ئەو ونبوونەی کە لە نابینی خستنەڕووی بانقی مرکزیە کە بریتە لە 1460 دینار لە بۆ هەر دۆلارێکی لەگەڵ ئەوەی کە ئێستا بە 1530 دینارە لە بازار ئەو شێوەیە بتواندرێت هاوکاری هاوڵاتیان بکرێت لەو گۆڕینەوەی پارەیە باشە بەوەی کە بانقەکانی دەستی دوو کەوەی کە وەسیتن لە نابینی خەڵکو و لە نابینی بانقی مرکزی ئەو قازانجەیە بەشێک بێ لە بۆیان بۆی کە ئەوان استیمرار بکەن بەڵام بەشێکی گەورەی لە پێناو خزمەتگوزاری هاوڵاتیان دابێتن بۆی کە بتواندرێت چەند بانقی مرکزی سەیطرە بکە لەسەر نرخی دراو لە هاوسەنجی ئەوەندە دەتواندرێت ونبوونی ئەو پاران لە نابینی خەڵکو و بانقی مرکزیدا سەیطرە بکاتن لێە دەبێت ئەو پارەی کە دێختە بازار بزانی یەکەم وعی خەڵک چەندە لە بۆ ئەوەی کە سقەی پارەی عراقی بگەڕێتەوە یەک لەوە کارەکان ئێستا دەڵێ مەسەلەن FH کە پارە دروست دەکات کە FH کە پارە دروستکە مەبلەغی پارە لە بازار دروست دەبێت کە مەبلەغی پارە خەڵک پەنابات بۆ بەڵێ وعی وایە کە دۆلاری لە جیفابی لە کۆتای ڕۆژەکە ئەوە یەکیان دوو مامەڵە بازرگانیەکان لە باتی ئەوەی کە لە جیاتەوەی کە بە دۆلار بکرێتن محاولە بکرێت بەوەی کە بە دینار بکرێتن کە بە دینار کرا خەڵک لە کۆتایی ڕۆژەکەدا پارە ناکاتەوە دۆلار دەکاتەوە دیناری عراقی دروستە ئەوە بەشی چکە بەشی سێیان ئەوەیە کە احتیمام بە اقتصادی ناوخۆی وڵات بدرێت لە ڕووی پیشەسازی لە ڕووی مەسانە پێویستمان بە هەموو ئەو شتانەی کە ضروریە و ئەوەی کە کەمالی ئەوەی کە استثماری پێ دەکرێتن بە دۆلار بکڕین لە دەرەوە تا چەند ئەوانە زیاد بکرێ ئەوەندە پێویستمان بە دۆلار زیاتر دەبیت تا چەند پێویستمان بە دۆلار زیاتر هەبیتن ئەوەندە نرخی دیناری عراقی دروستە دکتۆر ئەمە ئەم سێ خاڵی خستە ڕوو گرنگترین سیاسەتە بۆی کە هەم حکوومەتی عراقی و بانقی مرکزی بگرێتە بەر سوپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت و بۆ ڕوونکردنەوەی ئەو هۆکارانە زۆر سپاس بۆ بەڕێستان